ئازیزان سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش من یادگار فایەخم خۆشحاڵم هاتوومەتەوە خزمەتتان بۆ دیبەیتێکی نوێ گفتوگە و دیبەیتی ئەم هەفتەیەمان تا ڕادەیەک جیاوازە لەبەرەوەی سبەینێک کە دەکاتە 16 ڕێکارەکانی قەدەغەی هاتوچۆ بە پێی بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ بە هەمانگی لەگەڵ وەزارەتی تەندروستی و پارێزگاری شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان کۆتایی دێت و خەڵک چاوەڕێی ڕێکاری نوێ من زۆر ناڵێم چکە مەبەستانە گوێتان لە میوانەکانم بێ من بۆم شەو 4 میوان لێرە بڵین من لێرە لە ستۆدیۆم ئەوان لە ماڵی خۆیانەوە بۆی ڕێکارە تەندروستیەکان بەڕێک و پێکی جێبەجێ بکەین بانگمان نەکردوونەتە ستۆدیۆ هەریەک لە بەڕێزان دکتۆر فەرسەد سۆفی پارێزگاری هەولێر دکتۆر هەواڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی کاک فەرهادە تروشی پارێزگاری دهۆک کاک ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە من زۆر سوپاستانەکەم ماندوو نەبن دکتۆر فەرسەد لە جەنابتانەوە دەست پێ ئەەکەم هاوڵاتیان چاوەڕێن بزانن ڕێکارەکان لە سبەینێ بەولاوە بە چ شێوەیەکە بێ و ئاسانکاریەکانتان کێی دیکە دەگرێتەوە باوای بڵێم. بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ ئێوە سڵاو لە جەنابێت و سڵاو لە هەر سێ برای بەڕێزم کاک دکتۆر هەواڵ و کاک فەرهادە تروشی و کاک ئازاد تۆفیق ئێمە دوێنێ وەکو ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر کۆبوونەوەی خۆمان کرد و گەیشتینە چەند بیرۆکە و پێشنیاز و گەڵاڵەنامەیەک و بۆ وەزارەتی ناوخۆمان نارد هەر بەیانیش سعات 11 لەگەڵ هەردا قایمقامی سنووری پارێزگای هەولێر کۆ دەبینەوە دوای نیوەڕۆیەکەش جارێکی تر ژووری ئۆپەراسیۆن کۆ دەبینەوە بۆ ئەوەی بڕیاری کۆتایی لەسەر چۆنیەتی بەردەوامبوونمان لە ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بڕیار بدەین. ئەوەی کە بە تێڕوانینی ئێمە دوای گوێگرتن لە راپۆرتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر و هەڵسەنگاندنی دۆخی تەندروستی پارێزگای هەولێر ئێمە هەوڵمان داوە ئەو تێڕوانینەی خستومانەتە ڕوو بەم شێوەیە لەلایەک دەمانەوەی ڕێکارەکانی خۆپارێزی بەردەوام بن و ئێمە پێمان وایە هێشتا مەترسیەکانی ئەم ڤایرۆسە زۆر جددین ناکرێ بە نادیدەیان بگرین ناکرێت بە هەندیان وەرنەگرین لەلایەکی تریش پێمان وایە ژیان و گوزەران و کار و کاسبی و بازرگانی و تحملی خەڵکیش پێویستی بە جۆرێک لە کرانەوە و دروستکردنی منفەزێکە بە شێوازێک کە بتوانین لە نێوان خۆپارێزی و دۆخی تەندروستی لەگەڵ بەرژەوەندی خەڵک و کار و کاسبی خەڵک و کردنەوەی بازار و ئەمانش باڵانسێک هاوسەنجیەک دروست بکەین هەوڵمان داوە بە پێی توانە لە نێوان ئەم دوو بابەتە کە زۆر دژ یەکیشن بەڵام بتوانین بە جۆرێک لە جۆرەکان چارەسەری متەوەسط بدۆزینەوە و بتوانین بە بڕیاری باش لی دەرچین تاوانەوەش دوای ڕاوێژ و گفتوگۆیە لەگەڵ پارێزگاکانی در لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بێکەوە بتوانین قۆناغێکی نوێ دەست پێ بکەین خۆشبەختانە ئێستا دۆخەکە باشە بەڵام ئەو بۆمانایە نییە کە ئێمە گەیشتوونەتە قۆناغی ئەمان نەخێر هێشتا مەترسی زۆر لەسەرمان ماوە ئەگەر ڕێکارەکان کۆتایی پێبهێنین دەگەڕێینەوە چوارگۆشەی یەکەم و مەترسیەکان بەجددی دەست پێ دەکەنەوە چونکە خەتەرەکە بەجددی ماوە سەیری تورکیا کە سەیری ئێرانکە کە دراوسەی ئێمن ڕۆژانە بە هەزاران توشببووی کۆرۆنا هەیە مانای وای ناکرێ ئێمە پشتی لێ بکەینەوە و ناکرێت خەڵکی شتێڕوانینی وا بکەم ڤایرۆسە مەترسیدار نیە بەڵێ مەترسیدارە ئەوی وای کردو هەرێمی کوردستان جیاواز بێ لە شوێنەکانی تر ئەو ڕێکارانەیە کە لە هەرێمی کوردستان گیراونەتە بەر کە ڕێکاری زۆر جددی بوونە و لە کاتی خۆش سپاس دەکەم دکتۆر بڵێ سوپاسانەکەم دێمەوە خزمەتتان دکتۆر هەواڵۆک و دکتۆر فەرسەتیش ئاماژەی پێدا زۆر جار بەرژەوەندی گشتی هاوڵاتیان ڕەنگە بەرکەوتنی هەبێت تەزاڕب بکە لەگەڵ ڕێکارە تەندروستیەکان بەڵام لەگەڵەوەشە ئەبێت دۆخەکە بە شێوەیەک ئاسانکاری تیا بکرێ کە وەکو وترێت هاوڵاتیانیش تا ڕادەیەک هەست بکەن هەناسەیەک بدەن و بتوانن ئەوانیش فریای ژین و ژێوار و ژیانی خۆیان و کەسابەتی خۆیان بکەون ئەم باڵانسە ئەم هاوسەنگیە لە پارێزگای سلێمانی چۆن ڕاگرن ئێوە؟
بەناوی خوای گەورە شەوتان باش سڵاو لە هەموو هاونیشتیمانیانی کوردستان سڵاو لێوەی بەڕێز و هەموو ئەو پارێزگارە بەڕێزانێ و خۆشەویستانەی هاوڕێم لێرە زۆر سوپاسی هەماهەنگی و بەدەمەوە چوون و بە یەکتیم کارکردنیان لێ یەکەم لەگەڵ ئەوانەوە بە تایبەتی لەگەڵ وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی و دارایی و وەزارەتە پەیوەندیەکانی تر و ئەنجومەنی وەزیران و لەگەڵ خەڵکی بەڕێزی پارێزگاکەمان کە لێرەوە زۆر سوپاسیانەکەم. ئێمە لە سەرەتاوە وتومانە لە 22 دووە ئەمەمان بە ڕسمییاوە بە حکوومەت کە ئەبێ حکوومەت چەند خەمی ئاسایشی تەندروستی ئەخوات لە تەنیشتیەوە بە تەریبیش خەمی ئاسایشی ئابووری و بژێوی خەڵک بخوات و بێ حکوومەت دەستپێشخەری هەبێ بەوەی بەشێک لە بارگرانیەکانی خەڵک سووک بکات کاتێ دوکان و بازار و کار و کەسابەت و بژێوی خەڵک ڕائەگرین ئەبێت یان حکوومەت بێتە سەرخەت یان خەڵک ئەو مەخزوونەی هەیەی بەکاری بێنێتا و کاتەی حکوومەت دێتە سەرخەت یان ئەبێ بە تێپەڕبوونی ڕادەیەک لە مەترسیەکان و دڵنیابوونەوە لە بەرەو پێشچوونی دۆخە تەندروستیەکە بەرەو باشتر زمینێ بسازێنین بۆی خەڵک بڕێتەوە سەرکار و کەسابەتی خۆی. ئەمڕۆ کە 16 بە کۆبوونەوەکەی ئەمڕۆشەوە بە داگسپێنێک کە 16 بە کۆبوونەوەکەی ئەمڕۆشەوە کە کرا بەداخەوە هیچ یەکێک لەو شتانەی کە داوا کرا بۆ حکوومەت بۆ هاوڵاتیان بێتە سەرخەت لیژانی بۆ دروستکردوون و کاری تیا ئەکا بەڵام کارەکە زۆر لەوە هێواشترەکە فریای بارودۆخەکە بکەوێ بۆ ئێمە پێشنیازمان کردووە بێ لەسەر ئەو تەوەرەی تر ئیشکەین ڕێکارەکان تونکەینەوە بەڵام قەدەغەکردنەکان بکەین بە قەدەغەکردنێکی سووردار کراوە پێشنیازەکانی خۆمان لە 24 خاڵە پێشکەش بە وەزارەتی ناوخۆ کردووە بە سوپاسەوە ئەمڕۆ بەڕێز وەزیری ناوخۆ هەموو خاڵەکانی خستۆتە ڕوو لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە سپینێ بەیاننامەی ژمارە 27 ساڵی 2020 وەزارەتی ناوخۆ دەرەچێ لە ژێر ڕۆشنایی ئەو بەیاننامەیە ئێمە ڕێکارەکانی خۆمان دەست پێەکەینەوە ڕێنمایی تازە دەرەکەین کە بجەختەکەینەوە لەسەر ئەوەی قەدەغی هاتوچۆ لە 6 ئێوارە بۆ 12 شەو بەردەوام بێ و بە تونگ و تۆڵ بێ لە کاتەکانی ترە ڕێکی بخەین ڕێکاری بۆ دابنین قەدەغی نێوان شارەکان بەردەوامە بێ قەدەغی سووردارکرا و بەردەوامە بێ استراتیژی کارکردنی ئێمە لە پارێزگای سلێمانی ئەوەیە ئەبێن پەیوەست بە ناو شارەکان و یەکە کارژێڕیەکان و شار و شارۆچکەکان هەرکەس بۆ خۆی ڕێکارەکان هەتا ئەکرێت تۆنکەین وردکەین چاودێریەکان زیادکەین بەڵام قەدەغەکردنەکە نەبێ بە ئامانجی سەرەکی بە تایبەتی لە گەڕەکەکانە ئەوەی کە هاوڵاتی بە پێ ئەتوانێت کارەکانی جێبەجێ بکە دەرفەتێک بۆ کارکردن بدۆزینەوە ئێستا ئێمە لەسەر ئەو تەوەرە کارەکەین و ئەمڕۆ ڕێکخراوی تەندروستی جیهانی گەشتە و قسەی کە ئێمە لە 22 دوا کردومانە هەموو دەوڵەتانی بە هەرێمی شەواگەدار کردوێتەوە ئەبێ لەگەڵ بایەخدانیان بە تەوەری پاراستنی تەندروستی و خۆپارێزی لە کۆرۆنا ئاگاشیان لە پاراستنی تەوەری ئابووری بێت بۆی وڵاتەکانیان و هاونیشتیمانیەکانیان بەرەو قەیرانی گەورەتر نەڕۆن. سپاس دەکەم دکتۆر دێمەوە خزمەتان کاک فەرهاد ئێوە لە دهۆک دیارە هاوشێوەی شار و پارێزگاکانی دیکە ڕێکاری تایبەت بە خۆتان گرتۆتە بەر ئەو ئاسانکاریانەی کە پێشکەشتان کردووە تا چەند دەتوانیوێتی لە ئاست داواکاری و تموحاتی هاوڵاتیان دابێت کە وەکو جەنابی دکتۆر فەرسەت و دکتۆر هەواڵیش ئاماژەیان پێدا هەم لە ڕووە تەندروستیەکە و ڕێنمایەکان جێبەجێ بکرێ و هەم تا ڕادەیەکی کەمیش بێت ڕەزامەندی هاوڵاتیان بەدەست بهێنن. کاک یادگار شەف باش ڕێز و سڵاو بۆ کاک دکتۆر فەرسەتی کاک دکتۆر هەواڵ کاک ئازاد سڵاو بۆ هەمی هاوڵاتیان هەرێما کوردستانê ڕاستی وەکو پارێزگەها دهۆکی ئەمژی بەشێکین شەرێما کوردستانê و بەشێکین حکومەتە هەرێما کوردستانê ئەو بڕیارە دەرتێڤن ئەمژی وەکو هەمی پارێزگە هێندیان هەرێما کوردستانê جێبەجێتین هەرش کۆمبۆنا ئێکێ یا ئەنجومەنی وەزیران جەنابێ سەرۆکی حکومەتê بیرامەتێت بوازەحی گوت و تەندروستیە خەلکی ساخلەمیە خەلکی پێش هەر ئارمانج و هەدەفەکادی هەیە ئەو دێ ئارمانجا سەرەکی یا مەبیتن vê قۆناغێدا و ئەم بشین تەندروستیە خەلکی خۆ سەلامەتیە گشتی بپارێزین ساخلەمیە گشتی بپارێزین بەرندێژی مە ئەو بخۆکیریە بنەما بۆ هەمی کارێت خۆ وەکو پارێزگەها دهۆکێ بەس گەلێکا بزەحمەتە کایکی یادگار کو تو بشی
ئەvێژی بکەی وەکو برادەراژی ئیشارەت پێدای کو تو بشەی vێژی بکەی و هەروەسا بەرژەوەندیت خەلکیژی پارێزی تەسەورا مدا بزەحمەتە تو بشەی بە هەردوو تشتا پێک بە کۆم بکەی چونکو هەر چاوا بیت ئیلا دێ زیان گەهیتە زەرەر و زیان گەهیتە بەرژەوەندیên خەلکی و پێدویەژی ئەم vê çendê bizanîn حکومت jî rewşeweya darayî pirastî wî astîdanîne ku bişêtin harîkariya xelkê biketin mel dihokê stratîjiyeta serekî ev bûye ku em bişên snorêt xwe wekû parêzgeha dihokê tund û tol bikەin beramberî hemî kesa heta ew kesên xelkê parêzgeha dihokê bin beş dervey welatî bin aj dervey parêzgehê bin em bînîn şiriyê vayrosî û şiriyê nexweşiyê ve em bînîn metirsî bû ser xelkê parêzgehê û ev ê çi peywendî jî pindêvenîne kanê ew kes xelkê kîr e mecberindê ser vê şûlkiriye nav parêzgehê da egel bîrawe bîtin qedexekirina hatino çûnê li dihokê gîro bû li Hewlêrê û Silêmaniyê hate cêbecêkirin rewşa me baştir bû Kurdistan hemû êk ceste ye hemû êk leş e bes ser hindê ra jî ferq û cudahî hebûn ferq û ciyawazî hebû divê çendê da ji berindê jî nermatiyek hebû me hêdî hêdî parêzgeha dihokê qedexekirina hatino çûnê lê cêbecê kir û vê gavê jî em gel wê reyînêne ku hêdî hêdî ev qedexekirina rabîtin çikûyekî em lezê lê bikên ecelê lê bikên ekî dêbîte sebebê hindê ew zehmeta me hemiya pêk vedîtî belaj biçîtin sererayê wê çendê rewşa dihokê baş e û îşallah rewşa hemî Kurdistanê baş bîtin û hemahengiyeka baş e gel wezareta navxwe gel Lijna bala û gel parêzgarên berrêz û parêzgehên diyên Herêma Kurdistan. Spas dikim Kak Ferhat dêmەوە خزمەتان کاک ئازاد بەر لە بەرنامەکە بەداخەوە دوو توشببووینێ لە هەڵەبجە ڕاگەیەنرا بە دیاریکراوی پرسیارەکەی من ئەوەیە ئایا جگە لە ڕێنماییەکان و بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی بە بڕوای ئێوە ئەو شارانەی بۆ نمونە پێویست دەکات ڕێنماییەکان ڕێکارەکان تۆنتر بن ئایا لە دۆخێکی وایە ئێوە چۆن مامەڵاکەن ئایا کاتی ئەوە هاتووە بۆ نمونە ئەگەر لە جێگەیەکی دیاریکراوی کوردستان پشتگوێ خستنێکە بێ هاوڵاتیان تا ڕادەیە کەم خەمسارد بن یاخود کەم تەرخەم بن لە ئازڕێنماییەکان تۆنتری بکەن بۆ ئەوەی دۆخەکە هەر لە کۆنتترۆل بمێنێتەوە وەکو ئێستا سوپاس بە بەڕێستان بەنای خۆی گەورە مێرەبان بەخراتنی سەرجەم برایانم لە پارێزگای دۆ کەولێ سلێمانی یەکەم دیارە خۆتان ئەزانن مەسلەی ڤایرۆسی کۆرۆنا بە پلەی یەکەم لای کۆمەڵانی خەڵکە بە پلەی دووەم لای سیستەمی تەندروستی و لای حکوومەتە بۆ ئەو تەوسیانی کە لە سینەوە ئەکرێت تا ئەوروپا تا ڕۆژڵاتی ناوڕاست و تا وڵاتی ئێمە ئەوەیە کە کەمترین بەریەکەوتن بێ کەمترین قەرەباڵخی بێ ئەو دوو کەسەی ئەمڕۆ کە توش بوون لای ئێمە من ناکرێت ناوەکانن برم لە کێوە توش بوون دیارە لە ئەنجامی بەریەکەوتن بوون بۆیە بەڕاستی یەکەم ڕێنمایەکانی وزارەتی ناوخۆ جێبەجێ بکەین 100% تاقی خۆیەتی ڕێنمایەکانی وزارەتی تەندروستیش 100% تاقی خۆیەتی بەڵام لەگەڵ ئەوەشا ئەبێ حسابێ بکەین وکو جەنابی کاک دکتۆر فرسەر وتی ئەبێ هاوسەنگیەک لە نێوان پاراستنی ئاسایشی تەندروستی تاک و پاراستنی بژێوی ژیان با بڵین بەرژەوەندی ژیان مەسلەی بازرگانی مەسلەی حرەکەی تیجاری مەسلەی ئەوەی کە کاکەیەک دوکانێکیە بازاڕێکیە قوتی مناڵەکانیشی زەرورە هاوسەنگی ڕاگیرێ بۆیە بەڕاستی من ئەمەیە ئەو بڵێم یەکەم ئێمە هەدەفی ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئاسایشی تەندروستی تاکەکانمان واتە مرۆڤەکانمان تاچی کورد لە هەرێمی کوردستان پارێزین ئەمە ینی جملەیەکە کەس ناتوانین کای لێ بکە دووەم بەڕاستی لە پاڵ ئەمە هاوسەنگیەک دروستکەین بۆ بژێوی ژیانی خەڵک بۆ بازاری خەڵک بۆ کار و کاسبی خەڵک چکە بەڕاستی دێتان ناشێنەوە پارێزگای هەڵەبجە خستێکی تایبەتیەیە کە جیا لە پارێزگاکانی تر پارێزگای هەڵەبجە یەکەم وەختی ئەبێ بە پارێزگا کە مووسڵ لەلایەن داعشەوە گیرێ بودجەت نییە موچە نییە دۆلار دابەزێ نەوت دابەزێ یعنی بژێوی ژیانی خەڵک کەمە بۆیە بەڕاستی زەرورە خەڵک بیپارێزی لە ڕووی تەندروستیەوە بۆ هاوڵاتیانی هەڵەبجە مەبەست مام خاڵە ڕوون بکەیتەوە ئایا ئەوان پێویست ئەکات بترسن کاڵێم بترسن بەمانایەوەی کە حەزەری زیاتر بکەن لە تێکەڵاوبوون لە خەڵک چونکە بۆ نمونە دوو کەسی نوێت و کەواتە مەترسیەکە هەیە بە تەئکید ئێمەی هەڵەبجە کە ئەخیرترین لە هەموو محافزەکانی کە توش بووین واتە لە 27 ئێسا لای ئێمە ژمارەکان دیارە
بۆ ئێمە 170 کیلومتر بە کۆماری ئیسلامی بۆ ئێمە لە دەرەوەی 2 مەرز کە پێوترێت تەوێڵە و پشتە مەرزی تر یا بڵێن ڕێگەی قاچاقی تر هەیە بۆ لە بەروی خەڵکە بۆ بە قاچاقی وسێتی بێت بەریەکەوتنی بووە بەڵێ خەڵکی ئەڵەبجە خەڵکی شارە زۆر خەڵکی ئەورامان خەڵکی پارێزی ئەڵەبجە بێ بترسن ئینکاری لەوە ناکەین ئێمە جێسپاسن خەڵکی شارەکەمان کە لە دەروی معاش هیچ قوتێک نییە بەڵام پابندی ڕێنمایەکانن کە لە دەروی معاش هیچ بژێوێکی ژیان نییە بەڵام پابندی ئەو کارانن کە یا ئەو ڕێنمانی کە وزارتی تەلەڤیزیۆن دەریەکە بۆیە بەڕاستی یەکەم ئەبێ بەڵێ هەمومان بترسین چونکە مەترسی ئەم ڤایرۆسە تاکو ئێستا لە کوردستانەیە وەکو جەنابی کاک فرسەت سۆفی وتی ئێمە هێشتا لە بەڕی ئەمانانین سپاسانەکەم کاگازات دێمەوە خزمەتەکە دەرنەچوین بڵێن گەشتوین هەر بژین دکتۆر فەرسەد دیارە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران کە ئاماژەی بەوە کرد تا 2.5 ڕاگررتنی دەوام و با بڵێن پشووەکە درێژ دەکرێتەوە هەر ئەمڕۆ من ئاگادار کرامەوە کە لە هەندێک کۆمپانیا بۆ نمونە بە کارمەندەکانیان وتووە کە لە ڕۆژی یەکشەمەوە ینی چۆن بڵێ دەست بکەنەوە بەردەوام ئایا ئەم خاڵە گرنگە ڕوون بکرێتەوە کە ئەوترێت دام و دەستگاکانی سەر بە حکوومەت لە زمنیە دام و دەستگاکانی کەرتی تایبەت و ئەوەی پیانەوترێ ئەهلیەکانیش دەگرێتەوە؟ بەڵێ ئێمە وەکو باسم کرد دوێنێ و بەیانیش تەواوکەری کۆبوونەوەکانمانەوێ بۆ ئەوەی لە سنووری پارێزگای هەولێر چۆن مامەڵە لەگەڵ کارگەکان و مەعامل و کەرتی تایبەت و پرۆژەکانی وەبەرهێنان و بازرگانی و بیناسازی و ئەمانە بکەین بیرۆکەمان داڕشتووە داومانەتە وەزارەتی ناوخۆش بەڵام هیچ حتا بانقە ئەهلیەکان حتا مەکاتبی حەوالە هیچیان سەرپشک نین خۆیان بڕیار بدەن کێ بچێتە داوام چۆن بچێتە داوام ئەگەر بڕیار بێ ئەمانە حرەکەشی پێ بکەینەوە دەبێ بەپێی مەرجەکانی ئێمە بێت چەند کەس لەوێ دەبن چۆن دەبێ ئەو تەفاسی لە تەندروستیانە هەمووی ئێمە دای دەڕێژین دەبێ هەموو لایەک پێوە پابند بێ ئەگینە ئێمە کۆمپانیەکان ناتوانن سەر بەخۆ هیچ بڕیارێک بدەن یان هیچ شتێک بسەپێنن بە هیچ شێوەیەک ئێستا ئێمە لە دۆخێکی لە ناکاوین و بەڕاستی پێویستە هەموو لایەک بە کەرتی تایبەت و بە هەموو سێکتەرەکانی تر و بە هەموو هاوڵاتیانیشەوە هاوکاری یەکتر بکەین و پابند بین بەو بڕیارانەی کە دەردەچێت بۆیە هەموو لایەک دەبێ چاوەڕوانی ڕێنمایی و بڕیار و تعلیماتەکانی نوێی ئێمە بێت هەر ئەوانەی ئێمە دەبێت جێبەجێ بکرێن و وەکو باسم کرد ڕێگە پێدراو نییە کەس لە خۆیەوە بانگەواز بکات کە خەڵک بچێتەوە دەوام یان چۆن کار بکەن ئێمە هەموو شتێک تەنزیمەکەین و بەڕاستی هیچیش لە بیر ناکەین و زۆر بەپەرۆشیشین بۆ ژیانی خەڵک و زۆر ئازاریش دەکێشین کە دەبینین خەڵکی ئێمە دۆخی ژیان و گوزەرانی گەیشتۆتە ئەم ئاستا کە ئێستا زۆر پێویستە زۆر محتاجە و هەموو هەوڵێکیشە دەین هەم لە ڕێیکردنەوەی هەندێک لەم سێکتەرانە بەشێک لە ئەرچی سەرشانی خەڵک سوکەین هەم ئەوەی پێشمان بکرێ بە پشتیوانی هەموو ئەو سەرمایەدار و دەوڵەمەندانی کە ئێستا مەردانە هاتوونەتە مەیدان ڕۆژانە بەدەیان هەزار سەبەتەی خۆراکی و پارە و ئەو پێداویستیانە دەگەیەندرێنە خەڵکی هەژار و کەم دەرامەت ئینشاڵڵە زیاتریشی دەکەین بۆیە ئێستا دێمەوە خزمەت دکتۆر فەرسەد بۆی بزانن ئایا من کاتمەوە خزمەتت پێم خۆشەوە پرسیارە بکەم سەبارەت بە خەڵکی کەم دەرامەت لەگەڵ قایمقامێتە بزان چۆن ڕێکتان خستەوە سوپاس دەکەم دکتۆر هەڤاڵ ئەو ڕێنمایی و بڕیارانەی کە سبەینێ قەرارە دەربچێت ئەوەندەی دەکرێ باسی بکەی بۆ بینەران هیچ شتێکی تازە و نوێی تایە بە نسبەت هاوڵاتیانەوە؟ بەڵێ ئێمە وەکووتم لەگەڵ ئەوەیان کە ڕێکارەکان پابندبوونی هاوڵاتیان بە خۆپارێزی و بە خۆڕاگری و بە پێڕەوکردنی ڕێنمایە تەندروستیەکان زۆر تونترکەینەوە ئەوەی ناومان ناوە بەرنامەی تاکپارێزیە بێ بە وردی چاودێری بکەین دەرفەتی ئەوە دروستە بێت دوای ئەو کۆبوونەوەمان کە بە وردی دیراسەیەکەین ئەو بوارانەی تر چین و لەکوێ و لە کچ کاتێکە توانرێ بکرێتەوە بە چەند مەرجێک یەکەم ئەو ئیشانە ئەکرێنەوە کە بەریەکەوتنی تیانە کە قەرەباڵخی تیا دروست نابێ ئەو شوێنانە ئەکرێنەوە کە گرنتی ئەوە ئەکرێت کە بەریەکەوتن و قەرەباڵخی و تێکەڵاوبوونی تیا دروست نابێ و لە هەر شوێنێک لە گەڕەکەکانیشە لە هەر شوێنێکە
ئەگەر ئەو شوێنەی کرایەوە تەنانەت ئەوانەی پێشوش کردومانەتەوە لە سبەینەوە هەر کەس پابەندی ڕێنمایە تەندروستەکان نەبێ ماسکی هەڵ نەگرت بێ و بەو ڕێو شوێنە تەندروستی و پاکەرەوە و پێداویستیانەی لا نەبێ کە پێویستە بەکاری بێنێ لە هەر شوێنێکی کارکردنە بەڕاستی ئەو شوێنەمان کە داخست بۆ ماوەی 1 مانگ نایکەینەوە لێرەوە بەو خۆشەویستانە ئەڵین ئەمە بۆ دەرفەتی ژیانە لەگەڵ پاراستی تەندروستیە نابێ هیچ شتێ بکەین بە قوربانی لایەنی ئابوووریە بێ هەمووی بکەین بە قوربانی لایەنی تەندروستی و تا ئێستا ئەمەمان کردووە و سیاسەتی حکوومەتیش لە سەرەتاوە تا ئێستا ئەمە بووە بۆی بتوانین ئەنجامەکە و سەرکەوتنەکە بپارێزین ئەبێ هەموو بەڕێزانە پابند بنبەوەوە ئێمە لەگەڵ لە سنووری شارەکانە هەر شارێ بۆ خۆی وەدەسەڵاتی تەواو ئەین بایەکە کارژێڕیەکان بە قایمقام و بەڕێوەبەری ناحیەکان بەپێی تایبەتبەندی خۆیان بتوانن ئەو ئیش و پیشانەی کە بەریەکەوتنی تیانە کە قەرەباڵخی دروست ناکەن کە پێویستی بە ئۆتۆمبیل نییە ئەو شوێنانی پێویستی بە گواستنەوە بوو ئەبێ کاتی دەستپێکردن و کاتی کۆتایی هاتنیان یا جوڵیان لەسەر جادە دیاریەکەین لە کاتەکانی ترە بە ئەو ڕێکارانی دیاری کراون بەڕاستی سزای هاتو چۆ درێن لە ڕووی یاساییەوە و مامەڵەی یاساییان لەگەڵا ئەکرێ هەوڵین پێ دەست پێ بکەینەوە ئەم دەست پێکردنەوەی بەڕاستی دەلالەت لە تەواوبوونی مەترسیەکە ناکە بەڵکو مەترسیەکی گەورەتر هاتوۆتە سەرم مەترسیە ئەگەر ئەمیش وەکو کۆرۆنا ئیدارە نین ماڵوێرانێکی گەورە ڕوبەڕی وڵاتەکەمانە بێتەوە ئەگەر ئێمە نەتوانین وردە وردە دەرفەتی ژیان بۆ خەڵک ئاسایی بکەینەوە لە ژێر ڕێنمایی و ڕێکار و چاودێریەکانە کۆرۆنا هەر بەردەوامە ئەویش بەردەوام بێ لەوانەیە ماوەیەکی زۆر درێژە بکێشێ و بخایەنێ ئەو کاتە بەڕاستی هەڕەشەیەکی گەورە لە بژێوی و ژیانی خەڵکا دروستە بێ بۆیە ئێمە هاتوین ئەم جارە چۆن کۆرۆنامان زۆر سەرکەوتوانە بە هیمەتی هەموو لایەک ئیدارەیە لێرە ژەمانەوێ ئیداری ئەم سێکتەرانە بە وریاییەوە بین بە پێ ڕێکارەکان بین و چاودێریەکان زیاترکەین هەموو هێزەکانمان ئەم جارە دابەشی سەر ئەو گەڕەکاناکەین بۆی ڕێنمایی بن بە خەڵک بۆی چاودێری وردی ڕێنمایە تەندروستیەکان کەن و چاوپۆشی لە هیچ کەسێک ناکرێ چ ئەو هاوڵاتیانی بۆ پێداویستیە گەشتنە دەرەوە بە پێ لەو کاتانی دیاری کراوە چ ئەوانی خاوەن پیشە و ئیش و خزمەت گوزاریەکانن ئەبێ پابەندی تەواو بن اینجا ئەمە کرێ بگوێزرێتەوە بۆ شوێنەکانی تر سێکتەرەکانی تر ژمارەیەکی تری زۆرتری خەڵک بەڵام بە شێوەیەکی ڕێکخرا و یەکخرا و ئاراستەکرا و دەرفەتی ئیش بدۆزینەوە بەبێ ئەوەی کاریگەری لەسەر ئەنجامەکە بێ و خراپی بکە و بمانگەڕێنێتەوە بۆ چەقی ڕووداوەکان کە ئێستا ئێمە سوپاس بۆ خوا بۆ تیمەکانی تەندروستی هێزەکانی ناوخۆ و پێشمەرگە و ئاسایش و دام و دەستگا خزمەتگوزاری و کارژێڕیەکان و ئەوانی تر وردە لە چەقەکە دوورکەوتوینێتەوە خەریکە بازنەکە دروست دەکەینەوە اینجا لێرەیە نابێت هیچ هەنگاوێکی بەپەلا یا هەڵە بنین بمانگەڕێنێتەوە چەقەکەی چونکە ئەم جارە بەڕاستی زۆر مەترسیدارە بێ و ئیدارەدانی زۆر زەحمە دەبێت. بەڵێ سوپاسانەکەم دکتۆرە ڤاڵکاک فەرهاد دیارە یەکێک لەو گلەیانەی بە من گەیشتۆتەوە ئەوەیە کە بۆ نمونە زۆر جار هاوڵاتیانی دۆک ئەبینن لە سلێمانی لە گەرمیان یان لە هەڵەبجە یان لە هەولێر یان لە شوێنێکی دیکە ئاسانکاری ئەکرێت بۆ ئەوەی هاوڵاتیانیش هەناسەیەک بدەن و لە هەمان کاتە پابند بن بە ڕێنمایەکانەوە بەڵام ئەوترێت ڕێکارەکان توندن لە دهۆک بە شێوەیەک کە بە تەواوەتی ژیان ڕاوەستاوە ئەمە تا چەندە ڕاستە؟ کاک یادگار ڕێنما تڕۆن و ئاشکرانە ڕێنمایەت لژنا باڵا ڕێنمایەت کۆش حکومەتە هەرێمێ دەرکەتین تایبەتی ڕێنمایەن تەندروستی و ئەگەر وەکو خۆ نەهێنە جێبەجێکردن پڕەئیا من گەلێک جا نەجێبەجێکردنەوان ڕێنما وەکو خۆ ئەمپڕەنگێکی درست تنێ مثلا ئاخفتنێ بیتن بەسپکریار و واقع تشتێکی دی بیتن ئەوە گەلێکە خەتەرە مەترسیدارە ما ئەو ڕێنما وەکو خۆ جێبەجێکردینە بەسەر هەندێک ڕۆژی پتر 30 گروپ و صنف و سەکتەر و کارتên ژیانê me vekirîne ev rojî saet 6 heta saet 9 şevê me kombûn gel qayimqamên parêzgeha Duhokê û cêgirê parêzgarî û rêveberê giştiyê saxlemiyê hebû ev hemî babeta behs lê hatîne kirin kîrekê masî hene helsengandin hatiye kirin kîrê xelkî mihtac e bes te'kîd ew me divêtin û xelkî divêtin em neşên gehînê çunku rewş ya me tirsidar e
کاکی یادگار بری چند روزه که ترکیه چند صد حالتک لیبون بگاوه ترکیه نزدیکی 70,000 کیس سالنه اوید فرمی هاتینه تو مار کرن نزدیکی 1500 حتی 2000 کس فرمی هاتینه را گهاندن که جیان خوش دست ده ایران واسا عراق روشاوی از بارناکم گلکا باش بید اوروپا بگشتی جبرنده جی ما هول دایه که اشتی من گوتی بریار او بو و بریارا هر رون و آشکرا یعنی کاک فراد بۆ نمونە ئێوە دوێنێ کۆمەڵێک ڕێنماییتان دەرکردووە تیایدا بۆ نمونە هەندێک دوکانی وەکو ترشی و چەرەسات و فیتەرەکان و هەندێک جێگەیەوەی تایبەتە بە سیانەی دەڕاستە و ئەم شتانە بکرێتەوە بەڵام ئەم جێگایانە ئەکرێتەوە لە هەمان کاتە هاوڵاتیان ناتوانن بە شێوەیەک لە شێوەکان داواکاریەکانی خۆیان چۆن بڵێ ئەوەی پێویستیان پێیەتی بۆ ژیانی ڕۆژانەیان دەستیان کەوێت جگە لەلایەنی دیلیڤەریەکە. کاک یادگار همین جهد وکرینه مارکت وکرینه نامپیجی و سامونخانت وکرینه گوشت فروشت وکرینه او جهد پیداویستی سرکی جیانی همید وکرینه و روش با روشه جی دمجمرت و ساعتت و هم زیدت یعن اف جهاجی وکیوان مارکتا و وکیوان جهن کسکاتی و سوزاتی وکرینه خل دگهیته ام بومیا گرنگ جه شریناهی بیت هر جهه که دی بیتن جیارا خلقه کی بصدان خلق هزارا خلق اعتماد سر وی جهت یاتن جه شریناهی بیت مارکت بیت جه ترشی بیت جه چرزاتا بیت دفوی کار ویش همی کاره که دی گرنگ ترل دنیاه و بصدان خلق وان جها شول کد که جیاراوی و خزاناویل سره و روش با روژه من اولی گوت استراتیجیت عمل دهو که او هم هیدی قپات کین هیدی وکین دا فوضا و برالایی چه نبیتن و هم پیگیرین و پابندین پرینمان حکمت و لجنا بالا دا بس سرنده راجی برچاف والدیرین جیانا خلکی هندی ممکن بیتن که بشین در فتح بدین خلکی خلق جیارا خوب پریوب بتن. سپاس کاک فراد. کاک ئازاد بەنسبەت ئەوانەی لە بواری کشت و کاڵ کار دەکەن پێویستیان بەوەیە ئاسانکاری تایبەتیان بۆ بکرێت لە پارێزگای هەڵەبجە و دەوروبەری هەموو جێگایانەی کە ئەکەونە سنوور و چوارچێوەی پارێزگاکەی ئێوەوە چۆن ئاسانکاریتان بۆ ئەو کەسانە کردووە کە پێویستیان بەوەیە تا ڕادەیەک بچنە دەرەوەی شارەکان لە ناو شارەکان بجوڵێن و ئیشوکارەکانی خۆیان جێبەجێ بکەن و بێگومان بەرهەمی ناوخۆش باشتر و دەوڵەمەندتر بکەن. کایل خۆ دەزانی هەڵەبجە پارێزگایەکە کە یعنی وەکو چەق هەڵەبجەیە بەڵام سنوورەکەی بە هەورامان و شارە زورەوەیە هەورامان و شارە زور یعنی چی؟ یعنی خەڵک ڕا بۆ هەورامان بۆ مەسەلەی باغداری خەڵک ڕا بۆ هەورامان بۆ مەسەلەی پرۆژەی هەنگ پرۆژەی با بڵین بەخێوکردنی گاوداری یەتە شارە زور بۆ کشت و کاڵ یەتە هەورامان بۆ مەسەلەی باخ یعنی خەڵکی هەڵەبجە شارە زور هەورامان لەسەر ئیشی کشت و کاڵی لەسەر گاوداری لەسەر پرۆژەی با بڵین بەخێوکردنی هەنگ لەسەر بیتی پلاستیکی لەسەر مانەژین هەڵەبجە ئەگەر معاشەکەی لێ ببڕی هیچی نامێنێ بەڵێ پرسیارەکەت منطقیە لە پاڵ معاشەکە خەڵک بژێوی ژیای لەسەرەوەیە بێمە کارئاسانی بکەین بەڵێ ئێمە کارئاسانی بۆ جوتیارەکانمان بۆ فەلاحەکانمان بۆ کەسانی ئەچن بۆ سەردانی باخەکانیان ئەچن بۆ مەسەلەی باسان با بڵین پرۆژەی وەکوتمانە هەنگی هەیە دەواژنی هەیە بیتی پلاستیکی هەیە گاوداری هەیە شتی شیرەمەنی هەیە بێ و کارئاسانیان بکەین ئێمە کارئاسانیمان بۆ کردوون لە ناحیەی بیارە بۆ دەوروبەری بیارە لە ناحیەی خوڕماڵ بۆ دەوروبەری خوڕماڵ لە ناحیەی سیروان بۆ دەوروبەری سیروان و لە قەزای مرکزی هەڵەبجە وەکو محافزەی هەڵەبجە بۆ سەرجەم محافزەکە خۆت ئەزانی ئێستا یعنی کۆرۆنا ئەگەر کورد بەختیە بۆایە لە مانگی 11 هات کە بەفر و باران بوو کەس نێچوە دەرەوە لە مانگی 34 ئەگاتە لای من کە من ئەبێ بڕۆم بۆ پاچەکۆڵە بکەم بڕۆم تۆ بچێنم بڕۆم باخەکەم هەڵپاچم بڕۆم مانگەکەم با بڵین بیبەمە شوێنێکی لە وەرگای باشەوە بڕۆم بۆ بەرهەمی دەواژ دەکەم بڕۆم بۆ بەرهەمی شیرەمەنیەکەم بۆی بەڕاستی ناکرێمە کارئاسانیان بۆ نەکەین بەڵێ کارئاسانیمان بۆ کردوون حەقی خۆیانە قوتی خۆیانە ژیانی خۆیانە بژێوی خۆیانە لەسەر ئەوەیە بەرهەم دێت ئێمە لە پاڵ ئەوەی کە مەوزوعەکەیە کە پێوتێ کۆرۆنا ئێستا کۆرۆنا لێمان تێک نەچێت کۆرۆنا لۆکاڵی نییە کۆرۆنا بووە بە وبایەکی عالەمی لە دەرەوەی کۆرۆنا وەکو ڤایرۆس وەکو مەسەری طبی ئێستا خوێندنەوەی فەلسەفیانە بۆ دنیای دوای کۆرۆنا هەیە بڕۆ مەقالەکەی کیسنجەر بخوێنەوە مەقالەکان کە بە هەڵقە ئازاد حەمە ئەنووسێ لەسەر ما بعد کۆرۆنا یا بڵین پۆست کۆرۆنا
ینی ئێستا واقعیچکە هەیە بۆیە ئەم واقعە بە تەنها من یەک جملە هەیە کە پێوتێ جملەیەکی سەرەتانی ئەوش ئەوەیە سەلامەتی و تەندروستی تاچی کورد لە پێش هەموو شتێکەوەیە بەڵام ئەم سەلامەتی و تەندروستی تاچی کورد بەبێ هاوسەنجی لەگەڵ بژێوی ژیانە لەگەڵ قوتی ڕۆژانە لەگەڵ ژیانی ماڵ و مناڵە ئەگەر هاوسەنجیەک نەبێ ئیشکالێکی گەورە دروست دەبێ بۆیە ئیشکالە بەچی ڕاستکەینەوە کاتە ئارامی لەسەر شەقامەکان دروستە بێ بەڵام نائارامی و ناسەخامگیری لەناو خێزانەکان دێتە ئاراوە سپاس دەکەم کاگازات دکتۆر من یەک دێمەوە خزمەت دکتۆر فەرسەد بەنسبەت هاوکاریکردنی کەسانی کەم دەرامەتەوە قایم قامێت لە هەولێر هەماهەنگی کردووە و من بڵین ئەوەندەی زانیاریم لەسەر کۆ کردوتەوە بە شێوەیەکی ڕۆژانە هەر کەسێک ناوی بگات زانیاریەکانی بگا بزانن پێویستی باوکاریە هاوکاری دەکرێت ئەمە بۆ لێرە بە دوات چۆن ڕێک دەخرێتەوە بە تایبەت ئێمە مانگی ڕەمەزانمان لە پێشە بەڵێ جارێکی تر تەکید دەکەمەوە خۆشبەختانە بەڕاستی سەرمایەدار و دەوڵەمەند و خاوەن کۆمپانیا و دەستگاکانی خێرخوازی و ڕێکخراوەکانی خێرخوازی لە سنووری پارێزگای هەولێر مووقفێکی مێژوویی زۆر گەورەیان تۆمار کرد. ئێمە ئێستا پێڕاناگەین ناویان تۆمار بکەین کە دەیانەوێت بەشدار بن لەم پرۆسەیە جاچ بە سەبەتەی خۆراکی بێ بە پارە بێ بە هەر ڕێکارێک بێ و ئەو دام و پشگیری بۆ کەرتی تەندروستی کردیان و ئەو دام و پشگیری کە ڕۆژانە بۆ هێزەکانی پۆلیس لە ئامادەکردنی خواردن بە هەفتە و بە 5 ڕۆژ هەریەکە و دێدەگرێتە ئەستۆی خۆی و ئێمە نەکرد لە هەموو قایم قامێتەکانمان و لە ناو هەولێریش لەسەر ئاستی پارێزگاش پلانێکی باشمانداناوە و تا ئێستا بەدەیان هەزار سەبەتەی خۆراکی گەیشتووە هاوکاری مادی گەیشتووە و ئێستا پلانمان هەیە لیژنەی باڵامان پێکێناوە و لیژانی سانەویشمان دروست کردوون کە هەوڵ بدەین لەمە دووە لەبەرەوەی حاڵ و گوزەرانی خەڵک خراپتر دەبێت ڕۆژ بە ڕۆژ بەهۆی ئەو وەزعی کە هەیە بەهۆی ئەو ئێمە نەکرد کێشەی ڤایرۆسی کۆرۆنامان هەیە ئێستا کێشەیەکی گەورەی ئابووریشمان هەیە بۆیە دەبێت پلانێکی داڕێژراوتر هەوڵ بدەین ئەو کۆمەک و هاوکاریانە بگەێنین و ئینشاڵڵا من دڵنیای خەڵکی سنووری شارەکەی خۆمەکەمەوە کە هەموو توانایەکمانە خەینەگەڕ بۆی دوو کاریان بۆ بکەین یەکێکیان محاولە بکەین زۆرترین دەستی کار و ئەوانەی لە کار دابڕاون جا بە کرێکار بن کاسە کار بن لە شوێنی بازرگانی ئیش بکەن لە کۆمپانیەکان ئیش بکەن بتوانین بیان گەڕێنینەوە سەرکار ئەمە لە هەمووی باشترە چکە خەڵکێکەیە تەلەفۆن ناکات داوای هاوکاری ناکات بەڵام لە شان بەشانی ئەوەش بۆ ئەوانەی تریش کە ناتوانرێت بگەڕێنەوە سەرکار و حاڵ و گوزەرانیان زۆر خراپە هەوڵ دەین بە هەر شێوازێک بێ کۆمەک و هاوکاری پێویستی ئەو خەڵکە مەرد و جوامێرەی کە هاتۆتە پێش بیان گەینە دەست بە ئەمانەت بە عەدالەت بە ڕێک و پێچی. سپاس دەکەم دکتۆر فەرسەد. دکتۆر هەڤاڵ ئێمە نزیکە بینەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر نزیکە بینەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆز هەر ئێستا نەمەتی ژیان لە هەرێمی کوردستان بەهۆی کۆرۆناوە خاو بۆتەوە بەڵام هەر عادەتی شوایە لە مانگی ڕەمەزانە هەمووان نەمەتی ژیانیان خاوتر ئەبێتەوە و زیاتر ئەچنە کۆمەڵێک کەشی ئیمانی و دینیەوە. چ بەرنامەیەکتان هەیە بۆ مانگی ڕەمەزان و لەگەڵ ئەو پرسیارە وەڵامی ئەو پرسیارشم بیتەوە چونکە پرسیار کراوە سەبارەت بە کردنەوەی مزگەوتەکان و بەڕێوەچوونی تەراویح و ئەم ڕێکارانە ئێوە خۆتان بۆ یەکلا کردوتەوە کە چۆنە بێ لە مانگی ڕەمەزانە؟ ئێمە پەیوەستە بە ئاماژە تەندروستیەکان و پابەندی خەڵکەوە هەتا بارودۆخەکان بەم شێوەیە بنووە مەترسیە هەبێت نە مزگەوتەکان نەوە کڵێساکان نە پەرزگاکان ناکرێنەوە نەک ناکرێنەوە بەڵکو ئەبێ ئەو ئەرکە ئاینیانە و سروتە ئاینیانەی عیباداتانی کە هەشن لە ماڵەکانە زۆر بە شێوەیەکی پەیڕەوبەندانە و لەسەر بنەما تەندروستیەکان بەڕێوە بچن نابێت چەند خێزانێ لە گەڕێکێکا لە ژوورێکا کۆ ببنەوە بەیەکەوە تەراویح بکەن چونکە ئەوەی وای لێ ئێمە کردووە و شوێنانە دابخین هاتوچوی ئۆتۆمبیل ڕابگرین تەنیا بۆ یەک ئامانجامانە هەمویان وەسیلەن هەدەفەکە ئەوەیە کە قەرەباڵخی دروست نەبێ بەریەکەوتن دروست نەبێت تێکەڵاوبوون دروست نەبێ بۆی ڤایرۆسەکە نەگوێزرێتەوە و نەبێ بەسەر چاوەی مۆڵبوونی ڤایرۆسەکە بۆیە بەڕاستی مسلمانان لە ئیستاوە پیرۆزبایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانیان لە یەکەم تەمەناکەم هەمویان بگەن بە ڕۆژی جەژن و جەژنی خۆشی بکەین بەڵام دڵنیایەکەمەوە کە ئێمە نوێژی جومعە کە واجبە چون بۆ ماڵی خوا لە حەج کە واجبە ئیستا ڕاگیراوە
لەبەر ئەوە ئینسان لە هەموو شتێک و هەموو پەیامی ئاینیەکان و قەوانینە وەزعیەکان بۆ پاراستنی مرۆڤ هاتوون، ژیانی مرۆڤ، کەرامەتی مرۆڤ، نەسلی مرۆڤ، مالی مرۆڤ، دینی مرۆڤ، ئێستا هەمووی بەهۆی ئەم بارودۆخەوە لە مەترسیایە. بۆیە سوپاسی خۆڕاگری و پابندیانەکەم پابندبوون بە ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەیە کە بتوانن خۆیان پارێزن بۆی کە خۆشەویستەکەیان تووشی بەڵایەکی تەندروستی نەکەن، خۆیان پارێزن بۆی مرۆڤایەتی دەرباسکەن لەم پەتایە. بۆیە داوایان لێ یەکەم کە عیبادەتەکانیان کە خوا لە هەموو لایەکی قوبوڵکە بە شێوەی تاکە کەسی جێبەجێ بکەن لە ماڵەکانیانە، تەنیا خێزانەکان بە شێوازێکی کە ڕێنمایی تەندروستی ڕێەیە کۆ ببنەوە، تێکەڵاوبوون نەبێت. دکتۆر زۆر جار باس لەوا کرێت کە ئێستش لە هەندێک ماڵ پێویستمان بەوەیە بەڵێ لە هەندێک ماڵ بۆ نمونە چەند خێزانێک کۆ بنەوە نوێژی جەماعەتەکەن و تەنانەت باس لەوە شەکرێ، بەڵام زانیاریەکەم فەرمی نییە، بڵاوکراوە نییە کە لە یەک دوو مزگەوتی کوردستان ئامادەکاریش کراوە لە ناو مزگەوتەکان بۆ بەڕێوەچوونی نوێژی تەراویح وەمان. ئەمە چ ڕێکاریکیان لەگەڵا ئەگیرێتە بەرچکۆ وەکو جەنابەت ئاماژەت پێدا لە ئەنجامە ژیانی خەڵکە کە ئەبێ پارێزرێت. ئەمە ڕێکە پێدراو نییە. ئەو خۆشەویستانە بەڕاستی ئێمە ئەمە لە ئەوەی کە ئامانجمانە بیکەین بۆ پاراستنی ئەوانە و ئەو ئەنجامەی بەدەست دێت ئەبێ دوجار ئەوان بە تەندروستێکی باشەوە بمێنن بۆی بتوانن بە ڕۆژوو بن، بۆی بتوانن نوێش بکەن، بۆی بتوانن ئەرکەکانی تر جێبەجێ بکەن. من لێرەوە بە کورتی بەو خۆشەویستانە ئەڵێم کە هەموو ئەم گردونە ئەوەی هەیە و نییە، ئەوەی ئەبینرێ و ئەوەی نابینرێ، ئەوەی مادیە و ئەوەی معنەویە، ئەوەی مڵکە و ئەوەی ماڵە، ئەوەی سەرە، ئەوەی ژنگەیە سروشتە، هەمووی خوای گەورەیە. نابێ وابزانین تەنیا ئەو مزگەوتەی ئێمە دروستمان کردو بۆ ئەوەی خوای تیا پەرستین و پێمان وابێت تەنیا ئەوە ماڵی خوایە، ئەوە لێکدانەوەیەکی هەڵەیە. هەموو شوێنێکی خوایە بە ئێمەشەوە. بۆیە لە هەر شوێنێک ئێمە بەو دڵەوە بەو دەروونەوە ڕووبکەینە خوای گەورە، ئەرکەکانمان جێبەجێ بکەین، قوبوڵ کراوە بێ بە تایبەتی کە خوای گەورە لە خۆمان باشترە زانێ. بۆیە ئێمە خۆمان دوورەخینەوە بۆی هاوڕەکانمان، براکانمان، خوشکەکانمان پارێزین. سپاس دەکەم دکتۆر بۆ ئەوەی بشتوانین ساڵی داهاتوو بەڕێک و پێکتر مانگی ڕەمەزان و نوێژ و تاعاتەکان بەڕێوە بچن. سوپاسانەکەم. کاک فەرات بەنسبەت کرێی مۆلیدەوە هیچ بڕیارێک دراوە لە دهۆک بۆ لێخۆشبوونی مانگێک کرێی مۆلیدا یان شتێکی لەو جۆرە ئاسانکاریەکانتان چۆن کردووە بۆ وڵاتیان؟ ناوەڵا کاکی یادگەرەوە دەسەڵاتی ئێمە نییە و ینی مافی صاحب مۆلیدەکانە ئەوەن دەبێ بڕیار بدەن لێی خۆش بنیانە بەس هیچ ئێوە یانی دانیشتنتان لەگەڵ یانە کردووە یاخود ئاگادارتان کردوونەتەوە کە هاوکاری وڵاتیان بکەن؟ بەێ بەردەوام دانیشتن و کۆمبۆن هەنە بەردەوام پەیوەندی پێتێتەکردن و هاریکاریە خەلکی بکەن هەم وەکو پارێزگار وەکو قایمقام وەکو ئیدارە پارێزگای ڕێڤەبەریە گشتیە کارە بۆ دۆکێ بەردەوام ئەم اتصالە پێتین ئەگەر ممکن بیت گیر و بکەن تاخیرکەنج بۆندێ بەلکی ڕەوش باشتر لێ بێتن خەل بشێت پارێ خۆی مانگانەیە مۆلیدێ بداتن یعنی مە بەردەوام پەیوەندی بەس مە ئەو ماف نینە و ئەم بژینە خوددانت مۆلیدا پارێ خۆ نەوەلگرن ئان لێ خۆش ببن بەس ئەم داخوازە ژێتین ئەم گەلای جا بێژینێک و ئەگەر بشێن ئەوێ ئیمکانیاتە بن هاری هەژارێکی بکات هاری فەقیرێکی بکات نەدارێکی بکات کەسێکی نەبیتن و پارێ مۆلیدە بدات ئەگەر چ نەبیتن گیر و بکات بۆ هەیوا بهێتن مە ئەڤەکیریە بەس مە ئەو دەسەڵات نینە ومە ئەو شیانژینینن و ئەم بشێن نەگاز وای لێ بدەینێ نەپارا بدەینێ جاوێ مەلەیە هەر کەسێک پیشیانێت خۆڤک و هاریکاریە خەڵکی و فەقیر چی بەنسبەت هاوکاریکردنی کەسان و خەڵکی کەم دەرامەتەوە کاک فەرات لای ئێوە ئەمە چۆن ڕێکخراوە و چۆن دڵنیا بنەوە لەوەی کە ئەو کەسانی کەم دەرامەتن هاوکاری پێویستیان پێ بگات؟ کاک یادگار لایەمەژی خەلکی خێرخواز و خەلکی دەوڵەمەند و زەنگین گەلە تشترینە گەلە تشتە ئەم ئاگادار نینی خەلکێک هەیە زەنگینە دەوڵەمەندە حەس ناکەتن کەس بزانیتن و خێرەک و هاریکاریە هەژارێکی نەدارێکی فەقیرێکی کریە بخۆت کەتن وەکوت بژم بۆ خێراخۆ و هەیەژی ئەم ئاگاداری نیەکیری هەندێک ئاژیت ڕێکا قایمقام و پارێزگە هاداژی کریە دەستگای خێرخوازی بارزانانی هاتیە سەرخەت هاریکاریە گەلە خەلکی کریە
هەروەسا ئەم هاتینەوە ئاگادارکردنش لە ئەنجومەنی وەزیران وەکو ڕێڤەبەرên گشتیên کار û karobarên komelatî bibine endamê jora operasyona û me kiriye ew rêveberê giştî me kiriye serokê li jinayekê li ser astê parêzgehê hemiyê ku lîste têne çêkirin, nav têne tomarkirin ji bo hindê bizanîn kî hejare kî pêdivî harîkariye ku harîkariya wî bête kirin. Bes min vêrê bi tinê xalekê bêjim. Biryarek hat bû dan bîdayetê encûmenî wezîran ku nabîtin parêzgeh çi harîkariyê kaş, pareyş, çi zengîn û dewlemend awal bigirin. Evê biryarê bi rastî jî cure netêgehiştinek, cure fewzayek durust kir. Me nedizanî gelek xelk hat got em dê harîkariyekên me gote em paran awal girîn. Me gote hîn herin wekû kes, wekû şexs, wekû kompanî vê çendê bikin. Bes ev ro ez nizanim yanî kanê kar dê çi az dabîtin. Bes her çî tiştê pêdivî bûye وەکو پارێزگەه وەکو پارێزگار وەکو قایمقام مە هاریکاریە خەلکی کردە ڕێکا زەنگینە کاک فەرات زۆر بە کورتی پێم بڵێ هاریکاری و هاوکاریەکان ئاوارە و پەنابەرەکانیش دەگرێتەوە بە حکمیەوەی لە سنووریەوە زۆری لێیە. هاریکاری و هاوکاری بۆ 22 کەمپێت سنوورê parêzgeha Duhokê ku pirastî jî jimareyeka geleka zora xêzana divan kempadane ehtimala şên bêjin 50,000 xêzan pitir eker zêdetir jî nebin. Divan kempadane hem penaberên Rojavayê Kurdistanê ne hem Kurdên êzdiyên ku ji devera Şingarê hatîn. Rêxrawên nîvdewletî hindek şwat berdewamin, hindek harîkariyê wa gelekê kêm bûyîn. Bû me kêşe çêbûye bû nimûne piştî Trumpê ew biryar da şevedî ku harîkariyê xwe bû WHO rêxrawa tendurustiya cîhanî kêm biketin hindek şwan bingehê saxlemiyet nav kempa da ku nêzîkî 25,000 mirov valêne ev kêşe bû çêbûye. Hindek şwan berdewamin hindek ne û xelkek heye harîkariya watiyetin. Bes pirastî jî ez bêjim rewşawaya baş nîne, Iraq harîkar nîne, hikûmeta herêmê şiyanê wê gelek kêmin. Em hêviya dezgahê xêrxwazê Barzanî ne heke bişêt harîkariyekê bo wan bikin. سپاس کاک فەرات. کاک ئازاد پێم خۆشە و پرسیارە لە ئێوەش بکەم بەنسبەت مانگی ڕەمەزانەوە و بەنسبەت ئەو فشارانەی کە هەیە بۆکردنەوەی مزگەوتەکانیان بە شێوەیەک لە شێوەکانار کە باسەکرێت ناڕەزایی دروستە بێت کە پێویستە لە مانگی ڕەمەزانە مزگەوتەکان بکرێنەوە. ئێوە چۆن مخاتبەی هاوڵاتیانی خۆتانەکەن و لێرەوە چیان پێڵێن لەو بارەیەوە؟ ئێمە یەکەم مەرجەعمان وەزارەتی ناوخۆ و بابڕێن وەزارەتی تەندروستیە وەزارەتی ناوخۆ و جێتی تەنفیزی بۆ ئەو کارانەیەکەین وەزارەتی تەندروستی بۆ ڕێنمایە تەندروستیەکان. دووەم کۆمەڵانی خەڵک لە هەڵەبجە و یەکێتی زانایان لە هەڵەبجە و مامۆسایانی ئاینی لە هەڵەبجە تا سەر ئێسک پشتیوانمانن. لەبەر ئەوە ئەوان ینی بە تەفەهومێکی واقعیانە سێری ئاینەکەن یعنی ئاین تۆ ئەتوانی بەرماڵەکە لە دەشتێکا دانیەی نەخێر بەرماڵش دەست نەکەوێت لە دەشتێکا ڕوو بکەیتە قیبلەی خۆت بە نێتێکی پاک نوێژەکەت بکەیت. وەخوای گەورە ینی خوای هەمومانە کو دکتۆرە ڤاڵۆتی هی مرۆڤەکانە، هی نەخۆشەکانە، هی ساغەکانە، هی ئەوەیە کە بۆی ئەکرێت لە مزگەوتێکا نوێژ بکە، هی ئەوەیە کە بۆی ناکرێت لە سەفەرێکا نوێژ بکە، خوامی قبوڵەکات. بەڕاستی من سوپاسی یەکێتی زانایان، سوپاسی یەکێتی بابرین سەرجەم مامۆسایانی ئاینی، سوپاسی مزگەوت و مینبەرەکانەکەم کاو کارمان بوون. ئەوە حقەتێکی تاریخیە هەڵەبجە خۆتان نەزانن مێژوویەکی جوانی لە ڕابوونی ئیسلامی و ڕابوونی ئاینی هەیە و ئەوان زۆر تەفەهومێکی باشیان بۆ تێگەشتن لە ئاین بۆ تێگەشتن لە خواپەرسی کردووە کە ئەماڵی نوک و ئاینی ئیسلام دیارە ئێمە پێمان وایە نابێ مزگەوتەکان و نابێ شوێنێکی پەرزگاکان مەسیحی بێ کەنیسە بێ و هەر شوێنەکانی تر بێ هەر هەمووی سەلامەتی تاگ لەوە تەندروست ئەبێ لەوە بەرجەستە بێ کە کەمترین بەریەکەوتە بێ و کەمترین قەرەباڵخی دروست بێ. دیارە من لە مزگەوتێکەوە بۆ پرسەیەک لە مزگەوتەوە بۆ پرسەیەک وەرە بۆ دوکانێک کەشتی تیاکڕی وەرە بۆ شوێنێک کە قاوەیەکی تیاخۆی وەرە بۆ شوێنێک کەنانێکی تیاخۆی ئەمەم یەکو یەک بێ. بۆیە بەڕاستی ئێمە بەگوێی ئەو ڕێنمانی وەزارەتی ناوخۆی کات ئێمە مزگەوتەکان بۆ خۆیان ئەکرێ بڵین بەو ڕێ جوانەی خۆیان بەو ڕۆحەسپەی خۆیان کە خۆیان پیان وا بووە ئێمە ئیتاعەتی خۆمانەکەین لە ڕەوەکە شابێت. تۆزانی 2/4 ئێمە هەموو ڕەومان کرد تا 2/5 یەکمان بۆ شاخەوە بووین. خەڵی نوێژی کرد ڕۆژوشی کرد چکە مانگی ڕەمەزان بوو دێتە خەیاڵم ڕوو لە خوش بوو لە نە مزگەوتی شابوو نە لە شوێنی با بڵین تایبەتی بوو بە سروتی ئاینی. خوای گەورە
ینی لەوە وەکو گەورەی خۆی لە ئێمە ئەبورەیە کە ناتوانین لە مزگەوتان نوێژ بکەین لێ ئێمە ئەبورەیە کە ناتوانین ئەسرانی مزگەوتمان با بڵین لە دەرەوەی بانگەکە با بڵین ئەگەر حەدیث و ئیرشاداتی ئاینیمان نەبێ بۆیە بەڕاستی هیوادارین ئینشاءڵڵا لە مانگی ڕەمەزانە یەکەم بەو پێودانگە جوانەیی ئاینی ئیسلام کە کار ئاسانی بۆ هەموو کەسێک کردووە کە چۆن خواپەرسی خۆی بکات چۆن ئیتاعاتی خۆی بکات چۆن ڕۆژی خۆشی بکات بەڵام لە پاڵ ئەوە شابێت تەندروستی تاکمان پارێزراو بێ ئەمە جێی سوپاسە بۆ مزگەوتەکان بۆ مامۆسایانی ئاینی بۆ یەکێتی زایانانی کوردستان و یەکێتی زانایان بابلین لە شاری ڕەبجە کە زۆر تەفەومیان کردووە و کارمان سوپاسانەکەم کاگازات دیارە من کەمتر لە 5 خولەکەم ماوە دکتۆر فەرسەد پێم خۆشە پرسیاریەوە بکەم و بەرنامەکەش کە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە فەیسبوک پەخش دەکرێت زۆر پرسیاری کرێ دەکرێت وترێەوە سەری مانگێک تێپەڕی بەڵام حکوومەت نەگەشت بە هیچ بڕیارێک سەبارەت بە لێخۆشببوونی یەک مانگی کرێ بۆ کرێچیەکان لێرەوە لە یەک خولەکە وەڵامی خۆتم پێ بڵێ و ئەو باسە بە کوێ گەیشتۆ سوپاس دەکەم ئێمە وەکو ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر یادداشتێکی فەرمیماندایە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی ڕابردوو لیژنەی قانونی مەجلس وزەرای ڕاستپار بۆ سیاغەکردنی مەشروعی قەرارێک و ئەمە چاوەڕێمانە کرد ئەمڕۆ ئەم بابەتە بەلایەکدا بخرێ و پێم وایە پەرلەمانی کوردستانیش لەسەر ئەم بابەتە لەسەر خەتە بۆیە ئەو تەفاسیلە و وردەکاریەکانی پێم باشترە جەنابەت لە ئەنجومەنی وەزیران و پەرلەمان بپرسی بەڵام ئەوەی ئێمە زۆر پشتگیری ئەوە دەکەین کە هەم حکوومەتی هەرێمی کوردستان لە کرێەکانی خۆی کە مڵکەکانی خۆی بەکرێ داوەتە خەڵک خۆش ببێ دکتۆر فەرسەد ئەمە بووە لەوەی کە ئەمە بووە بەهۆیەوەی کە کێشە لە نێوان خێزانەکان دروست بێ ینی خێزان هەیە خراوەتە سەرجادە خێزانەیە لە ناو خێزانەکە کێشە دروست بووە لەگەڵ صاحب مڵکەکە لەگەڵ ئەوەی با بڵین خاوەنی جێگەکەیەتی درەنگ نییە ئەم بابەتە وا هێندە بە خاوی ئەڕوا بڕێوە زۆر ڕاستە چونکە ئێستا خەڵکێک شێ بە ماوەی مانگێک زیاترە یەک ڕۆژش ئەو دوکانی خۆی نەکردوێتەوە چونکە شوێنەکە بە تەواوی داخراوە ئێستا چۆن نەکرێ کرێەکە بدات چۆن کری پێ بدرێ بۆیە بەڕاستی ئەسبابی تەواو معقول هەن کە دەبێ ئێمە بڕیارێک بە پەلە لەم بابەتە بدەین ئەگینا بە تەکید کێشەی کۆمەڵایەتی ڕێیتە چێت سبەینە هیچ بڕیارێکی دڵخۆشکرد لەو بارەیەوە بدرێت یاسایی دروست ببن وەکو بە جەنابتم گوت ئەم بابەتە دەکرێت جەنابتان وەکو بە دۆلەچوونی ڕاگەیاندن لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بیپرسن چونکە ئێوە دەزانن ئەم بابەتە لە دەسەڵاتی ئێمە نیە وەکو پارێزگارەکە بەڵام ئێوە تەرحتان کردووە لەم شێوە دەرکەین ئەوەی پێمان کراوە نەک تەرحمان کردووە ڕۆژانەش بە تەلەفۆن و لە کۆبوونەوەکان هەمیشە جەختی لێ دەکەینەوە ئێستاش جەختی لێ دەکەینەوە کە دەبێت قرارێکی باش لە بارەوە دەربچێت باش دکتۆر هەڤاڵ سەبارەت بە نیگەرانیەکانی دایکان و باوکان تایبەت بە خوێندنی خوێندکاران و قوتابیان و خوێندنی ڕۆڵەکانیان یعنی ئەوان نیگەرانن لەوەی کام ساڵی خوێندنیان بفەوتێ بە حکمیەوەی کە تازە تا دوی ئایاریش کرا بە پشوو لەم بارەیەوە ئێوە ینی چ دڵنیاییەک بە وڵاتیانەدەن ئێمە بەرنمەیەکمان بەسێ قۆناغ پێشکەشی حکوومەت کردووە بۆیە ئەمانەوێت بچینە قۆناغی ئەوەی ڕێکارەکانتون کەین و قەدەغەکردن هەڵگرین ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لەوە تێبگا ئامانجی سەرەکی قەدەغە نییە بەڵکو دروستنەکردنی قەرەباڵخیە ئەگەر ئێمە زوو ئەم پلانەوەکو پلانەکانی پێشوو کە بە سەرکەوتوو کردومانە دەست پێ بکەین زەمینەی ئەوە ئەبێت کە لە دوای ئەو ماوەیەوە بە ڕێکاری تایبەتی قوتابخانەکانیش بکرێتەوە کە ئەوە ناوەندە زانکۆیەکانیش بکرێتەوە بەو مەرجەی کە ئێمە لە ئیستاوە بێ زەمینەیەوە دروستکەین چۆن بەهۆی ڕێکارەکان و خۆپارێزیەکانەوە بەهۆی مانەوەی خەڵک لە ماڵەوە توانیان خۆیان پارێزن بەهۆی ئیجراعاتانی ئێمە کردمان توانیمان ئەوان پارێزین ئێمە چینە قۆناغێکی تازە ئیتر لە ئیمڕۆوە ئەرکی هاوڵاتیە ئەبێ خۆی پارێزێ و خۆی دەوروبەرەکەی پارێزێ و خۆشی کۆمەلگاکەی پارێزێ منەمێ بە خێرایی قسە لەسەر مەسەلەی ئەو کرێ و بابەتانە بکەم گاز بۆ مۆلی دەکان ئاو کارەبا نرخی ئەوانە لە 22 دووەوە داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە ومێ دەکەم بە زووی بڕیار با چونکە زۆر درەنگە چونکە ئەو
نە ئەو بود پارەی لە دەوڵەمەندەکانی کۆ کردوێتەوە تا ئێستا گەشتۆ بە ئێمە، نە ئەوەی لە WHO هاتووە، نە ئەوەی لە بانقی مرکزی عێراقەوە هاتووە، نە ئەوەی لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە هاتووە، نە ئەوەی کە قەرار بوومە ئەو ماڵەکەم دەرامەتانە هاوکاری بکرێن، نە ئەو خۆراکەی بۆیان بکڕێ. کاتەکە زۆر زۆر درەنگە، ئەوان دەستی ئێمەیان بەستووە کە ئێمە هیچ کۆمەک و پشگیریە کۆکەینەوە، هەمویان بردووەتە لە لای ئەنجومەنی وەزیران. ومێ دەکەم ئەو بە زووی بێنە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە، چونکە بارودۆخەکە لەوە زیاتر هەڵ ناگرێت. بەڵێ ئێمەش ئومێد دەکەین چونکە وڵاتیان لە دۆخێکی ئەجگار خراپدان و پێویستیان بە بڕیاری خێرایە. من زۆر زۆر داوای لێبوردن لە کاک فەرادە تووشی و کاگازات تۆفیقەکەم کاتم تەواو بۆ ناتوانم کۆتا پەیامتان وەربگرم. زۆر زۆر سپاس بۆ پارێزگارەکانی هەڵەبجە، دهۆک، سلێمانی، هەولێر ماندوومان کردن سەرڕای ماندوێتی ڕۆژانەی خۆتان لە شتان ساغ بێ. زۆر زۆر سپاستانەکەم. ئەزیزانم بەرنامەکەمان کۆتایی هادەم دیبەیتە تایبەتە لەگەڵ پارێزگارەکانی هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان تا بەرنمەیەکی دیکەیەوە کوردستان لە ئەمانەتی خوادا.